دڵخۆشم لە پرۆگرامێکی دیکەی چیرۆکی من هاتمەوە خزمەتتان کە یاریزانێکی بەتوانایی شاری هەولێرە پێم خۆش بۆ هەر لە نێو یاریگادا پرۆگرامی لەگەڵ تۆمار بکەم و کۆمەڵی یادگاری خۆشمان بە باس بکات لەگەڵمان بێت. طارق عبدالرحمن عباس ناونووسکران لەوە منتەخەبی هەولێرە و بەردەوامیمان هەبوو لە 84ەوە هەتا 97. چیرۆکێک هەیە لە پشت ئەو بابەتە پارەی وەرناگرن وتی نا بە خۆت بە چاوێندادا عیبە کاپتن هاتی لێکوانم 20 دقیقەکەم گۆڵیانم لێ کرد سەرکار گوتی تەڵەبەزنمە. چەند یادگاریەکم بۆ باس بکەی ئەو جارە لەگەڵ تیپی لاوان سەرکار عەلیخان و سەفین کانەبی بە سەرکار مارەدۆنەی هەولێر مارەدۆنەی کوردستان بوو و گۆڵکاری هەولێر گەلێک مشتمڕی لەسەرا غەدری لە هەولێرە کرد غەدری لێ کرد. لاعیبەکی هەولێرێ لە کنەمە بیتن هەستە بڕۆگەمەی خۆت کە لە کنەمە هەموو جارێ ناجێ. چیرۆکی من چوارشەممە کاتژمێر 9.